ئازانی کورسانی و سڵاوتان لەبێت بەرنمەیەکی نوێی فایل و دیاردەتان پێشکەشەکەم. تەوری ئەمجارەی بەرنمەکەمان تایبەتە بە ڕێخستنەوەی تەکسی لە هەرێمی کوردستان و قەیرانی بنزین و گرانبوونی بنزین. بوونی ژمارەیەکی زۆری تەکسی لە هەرێمی کوردستان ئایا ئەمە چۆن ڕێک خراوە و چۆن ڕێگە دەدرێت بەم ژمارە زۆرە کە بێنە هەرێمی کوردستانەوە و کێن ئەوانەی کە بۆیان هەیە و مافی ئەوەیان هەیە کە کاری تەکسی بکەن لە هەرێمی کوردستاندا. ئەوەی کە ئەو یاسایی کە لە هەرێمدا کاری پێدەکرێت دەوترێت فەرمانبەرانی حکوومەت مافی ئەویان نییە لە دوای کارەکەی خۆیان هیچ کارێکی تر بکەن و لە ناو ئەوەشدا بۆشیان نییە کاری تەکسی بکەن. بەڵام لە ئێستادا ئەو کێشانەی کە فەرمانبەران هەیەە و نەبوونی موچە و خراپی باری ئابووریان وای کردووە بەشێکی زۆری فەرمانبەران پەنابەرن بۆ ئەوەی کە لەگەڵ کارەکەی خۆیاندا کاری تەکسیش بکەن. ئەمە لە ڕووی یاسایەوە تا چەند ڕێگە پێدراوە و تا چەند ئەم فەرمانبەرانە مافی ئەویان هەیە لە پاڵ کارەکەی خۆیاندا کاری تەکسیش بکەن. لە هەمان کاتدا ئەو کێشەی کە لە ئێستادا بوونی هەیە بە تایبەت بۆ شۆفێران قەیرانی بنزین و گرانبوونی نرخی بنزینە. وەڵامی حکوومەت بۆ ئەمە چی دەبێت و هۆکار چییە کە لە پارێزگاکانی تری عێراقدا بەم شێوەیە نییە، بەڵام لە سلێمانی و هەولێر و هەندێک شوێنی تر دەبینین بەو شێوەیە نرخی بنزین گران بووە. هۆکارەکەی چییە و پلان بۆ چارەسەرکردن چییە؟ راپۆرتێکمان هەیە سەرەتا تایبەت بە ڕێخستنەوەی کاری تەکسی. راپۆرتەکە بینین و دواتر لەگەڵتان بەردەوامە بین. ماوەیەکە نرخی بنزین لە بازارەکانی هەرێمی کوردستاندا بەرز بۆتەوە. ئەوەش ناڕەزایەتی لای هاوڵاتیان و شۆفێرانی تاکسی بە تایبەتی دروست کردووە. قەیرانی سوتەمەنی و بنزین لە هەرێمی کوردستان مێژوویەکی دوور و درێژی هەیە و زۆربەی ساڵەکان لەگەڵ هاتنی وەرزی گەرمادا نرخی سوتەمەنیش گران دەبێت و خواز لەسەری زۆرتر دەبێت. لە ساڵی 2014ەوە کەرتی سوتەمەنی بۆتە کەرتێکی بازرگانی و حکوومەت دەستێوەردان ناکات لە دیاریکردنی نرخدا و کەرتی سوتەمەنی بۆ بازرگانانی ئازاد کردووە کە ماوەی 7 ساڵ دەبێت پاڵپشتی دارایی بۆ کەرتی سوتەمەنی ڕاگرتووە. بەوەش نرخی بنزین بۆتە بازرگانی و جیاواز تێیدا بەدی دەکرێت لە پارێزگایەک بۆ پارێزگایەکی تر و تەنانەت لە خودی یەک پارێزگاش لە بنزینخانەیەکەوە بۆ بنزینخانەیەکی تر بەهۆی جۆر و کوالیتی و وڵاتی هاوردەکار نرخەکان دەگۆڕێن. بەشێکی زۆری بنزین لە دەرەوەی هەرێمی کوردستان هاوردە دەکرێت و بە دۆلار مامەڵی لەگەڵ دەکرێت. بەرزبوونەوەی نرخی نەوتی خاو لە جیهاندا و زۆربوونی خواز لەسەر پێکاتەکانی نەوت لە دوای ئاساییبوونەوەی دۆخی کۆرۆنا لە جیهاندا هۆکارێکی تری لاوەکی بەرزبوونەوەی نرخی بنزینە لە جیهاندا. شێروان دووبەردانی پەرلەمانتاری پارێزگای نینەوە لە پەرلەمانی عێراق سەبارەت بە قەیرانی سوتەمەنی ڕایگەیاند بەهۆی گرانبوونی بنزین لە هەرێمی کوردستان خەڵکێکی زۆر ڕویان لە نینەوە کردو بۆ کڕینی بنزین کە ئەرزانە و هەر لیترێکی بە 450 دینارە. بۆیە نۆرەی ئۆتۆمبیلەکان لە بەردەم ژمارەیەکی زۆری بنزینخانەکان لە شاری مووسڵ و چەند ناوچەیەکی دیکەی نینەوە چەند کیلۆمەترێک درێژ بۆتەوە. دووبارە سڵاوتان لەبێت ئازیزان، لەگەڵتان بەردەوامە بین بە میوانداری هەرێک لە بەڕێزان کەمال ئەحمەد سابیر بەڕێوبەری گواستنەوە لە وەزارەتی گواستنەوەی حکوومەتی هەرێم کە بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمان ئامادەیان دەبێت. عەبدولقادر ساڵح ڕاوشکاری یاسایی کە جەنابیشیان لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە ئامادە دەبن. ئێوەی بەڕێزیش دەتوانن ڕاستەوخۆ لە پیجی فەرمی کورسات نیوز لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک لەگەڵمان بن و هەر پرسیارێکتان هەبێت یاخود هەر کۆمنتێکتان هەبێت دەتوانن بە کۆمنت لەگەڵمان بەشدار بن. پرسیارەکانیشتان دەتوانین ئاراستەی میوانەکانی بکەین. کاک کەمال زۆر بەخێر بیت، کاک عەبدولقادر جەنابیشتان زۆر بەخێر بێن. سەرەتا منەمەوێت بێمە لای جەنابەت و لەو پرسیارەوە دەست پێ بکەم وەک لە سەرەتای بەرنامەکەشە ئاماژەم پێ کرد. ئەمە یاسایەکمان هەیە لە هەرێمی کوردستاندا ئەگەر چی ئەم یاسایە زۆر کۆنە، بەڵام بەپێی ئەو یاسایە ئەو فەرمانبەرانەی کە لە دەوائیرەکانی حکوومەتدا کار دەکەن بۆیان نییە هیچ کارێکی تر بکەن و لە چوارچێوەی ئەوەشدا دیارەکاری تەکسیژ یەکێکە لەو کارانەی کە بۆیان نییە بیکەن. کێن ئەو فەرمانبەرانەی کە ناتوانن ئەم کارە بکەن؟ سپاسدانەکەم. دیارە ئەو دەقە کە هاتووە لە
مادەی 6 قانونی ئینزیباتی هاتووە ئەو دقێکی ڕەها و مطلق هاتووە بۆ معنایە تهدیدی نەکردووە کە فەرمانبەر لە دوای داوامی ڕسمی خۆی ئەتوانێت کاری تەکسی بکایانێکیان کارێکی معین بکە وڵێ هەر کارێک کە لە دەرەوەی داوام بیکات واتە لە دەرەوەی هەر کارێک ئیتر داهاتێکی بۆی هەبێ واتە وەکو ئیشێک دەخلی بۆی هەبێ ئیتر مەسەرەن هەتا شاگردی بێ دوکانداری بێ مەسەرەن شۆفێری تەکسی بێ هەر ئیشی بێ کە بیکە مشەڕع کاتی خۆی کە هاتوومەی تەنزیم کردووە بەڕاستی لە واقعێکی مستەقیر ڕامەی تەنزیم کردووە لەو کاتا تەنزیمی کردووە کە فەرمانبەرێک موچەکەی بە جۆرێ بووە تەنزیمی ژیانی خۆی پێ کردووە بە تەواوی و کێشەی پێویستی بەوە نە بۆ بڕوا لە دەرەوە ئیشێکی تر بکات چونکە وەزیفە هەیبەتێکی هەیە واتە گەر فەرمانبەرێک بۆ منە لە دایرەیەکە مەسول شوعبەیەکە مەسول هۆبەیەکە ئەڕوا لە دەرەوە شاگردیەکەکە مەسەن سایق تەکسیەکە ئۆتۆماتیکی ئەمە لەسەر هەیبەتی وەزیفەکەشی کاریگەری دانی احتیمالە بە سلبی لێ بکەوێتەوە بۆیە مشەڕێ هاتووە لەو کاتا کە تەنزیمی ژیانی ئەوی کردووە لە ڕووی موچە و داهاتوە لە هەمان کاتا ئەم دقا قانونیانشی هێنا بەڵام ئەم دقانە کاتێککە هێناوێتی مشەڕێ بە مطلقی نەیهێناوە واتە نەیوتوە نابێ فەرمانبەر بە هیچ شێوەیەک لە دەرەوەی دەوامی ڕسمی خۆی کار بکە هاتۆ دوو پۆلێنی بۆ کردوین ئێمە گەر سەیری خشتەی موچەی فەرمانبەران کە فەرمانبەران دابش بوون بەسەر دەپلا مشەڕێ هاتووە لە مادە 6 بڕگەی یەکەمی یاسا کە باسی لەوە کردووە کە فەرمانبەرانێک دەکەونە پلە 7-8-9 ئەمانە لە ڕووی موچە و داهاتەوە لە وەزیفا کەمیانێ واتە ئێستا ئەگەر فەرمانبەرێکی پلە 7 سیر بکەین کە تەعینە بێ بە موچەی 296,000 ئیسمی تەعینە بێکەواتە بۆ ئەم زروفە ئەمە ئەتوان بڵێم زۆر کەمە و بە هەمان شێوە دوایەوەش تایەتە خوارەوە بێ بە 140,000 دینارەکە لەو حاڵەتانە ئەمانە مشەڕێ هاتووە ڕێگەی یاوە کە کار بکەن لە دەرەوەی وەزیفە بە مطلقی مستەڵعەکە هێناوە کار بکەن لە دەرەوەی دەوامی ڕسمی خۆیان بە دوو مەرج مەرجی یەکەمیان ئیشعاری دایرەکە بکەن کە ئەڵێن ئیشعار واتە نەک ڕەزامەندی وەربگرێ بەڵکو ئاگداری دایرەکە بکات و بڵێ من مدیرەکەم مەسەرن مەسئولەکەم کار بەدەستەکەم من ئەم ئیشە ئەەکەم واتە ئیشعاری بکە نەک موافقەتی وەربگرێ ئەمە یەک دووەم کاریگەری نەبێ وەزی ئەو ئیشەی کە ئیکا لەسەر وەزیفەکەی بۆ نمونە لە شوێنێکە پاسەوانە ئەو مەسەرن لە بەیانی هەتاوکو ئێوارە خەرکی تەکسی بێ بەتەکی ناتوانین شۆ پاسەوانی تێکە بکە بۆ نمونە وەزیفەیەکە بینە لە شەوانە ئیشی کار و کاسپێک شاگردیەکەکە لە شەوانە تا سەعات 1-2 شۆ بەتەکیت باری ناتوانانی وەزیفەکەی ببینێ و یان تەبیعەتی وەزیفەکە پەیوەندی بە ئیشەکەی دەروە پەیوەندی بە وەزیفەکەەوە نەبێ کاریگەریەک دروستکە لەسەر مرکزی قانونی فەرمانبەرەکە واتە ئەم پۆلە فەرمانبەرە مافی خۆیانە کە لە دەرەوە کار بکەن بەستەنها بەو مەرجەی ئیشعاری دایرەکە بکەن بۆی کە منم ئیشە ئەەکەم دووەمیشیان کاریگەری نەبێت لەسەر ئەرکە وەزیفەکانی فەرمانبەرەکە پۆلێنی دووەمیان بریتین لەو فەرمانبەرانی کە لە پلە 6 پلە 5 پلە 4 پلە تا ئەگاتە پلەیەک ئەمانە ئەم فەرمانبەرانش بە هەمان شێوە مشەڕێ ئیستیثنایەکی لەسەر هێناوە کە هەر وەزیری تایبەتمەند یاخود ئەو کەسێک کە وەزیری تایبەتمەند دەسەڵاتی پێدا واتە جوازیە ئەکرێ ئەم کەسە تەڵەب بکە بڵێ من وەزعێکی مەعیشی ئاوام هەیە ناتوانم موچەکەم بەشم ناکە داواکارم کە ڕەزامەندی بفەرمونون لەسەرەوەی کە منم ئیشە بکەم لە دەرەوە لێرە وەزیر یان بەڕێ ئەو کەسێک کە دەسەڵاتی پێدراوە ئەتوانێت ئیزنی با واتە ئیزن وەرەگ لێرە پێویستمان بە ڕەزامەندی هەیەکەواتە ئەبێ ڕەزامەندی وەربگرێ کە ڕەزامەندەکەی وەرگر ساڵانەیە ئەم موافقەت ئەکرێ ساڵ یەکەم بۆی بکرێ ساڵی دووەم بۆی نەکرێ و قابلی تەجدیدە تەبان ئەمە بە هەمان شێوەمیش بە مەرجێ کاریگەری لەسەر ئەرکە وەزیفەکانی فەرمانبەرەکە نەوێت باشە کاک عەبدولقادر پێت وایە فەرمانبەران تا چەند ملتەزمن بەم بڕیارە ئیلتیزامکردنی فەرمانبەران پەیوەندی بە حکومەت خۆیەوە هەیە واتە کاتێک کە فەرمانبەرێک ملتەزیم نییە بەمە ئەبێ حکومت موساعلەی بکە لێپرسینەوەی لەگەڵا بکە ئێمە ئەبێ ئاگامان لەوە بێ کە مشەڕێ کاتێکە ئەم هاتووە ئەم دەقەی داناوە تەوازونی دروست کرد واتە کاتێک کە من فەرمانبەرێکم موچەکەم بەشم ئەکا جائیز نییە بڕۆم لە دەرەوە تەکسی بگێڕم لە کاتێکە کەسێکی تری هیچ کارێکی نیە هیچ فەرمانێکی نییە بێکارە من بڕۆم ئیشەکە ئەویشکەم لە ئەو کاتە من دوو ئیشم کردو لە کاتێکا و ئیشێکی دەست ناکرێت مشەڕێ هاتووە ئەم تەوازونەی دروست کردووە لەناو کۆمەلگا بۆەوەی ئەو کەس هەموو کەس سەیری وەزیفە نەکا بەڵکو دەیان کەسمان لە دەروەی وەزیفە هەیەکە ئەگەر تۆ شاگردینەکەی ئەوەی کە ئەگەر تۆ مەسەلەن سایق تەکسی نەبی ئەوەی کە ئەگەر تۆ لە کۆمپانیا کارمەند نەبی ئەوەی کە کەواتە مشەڕێ هاتووە ئەم تەوازونەی دروست کردووە بەڵام ئەم تەوازونە کاتێکە کە فعلەن فەرمانبەرەکە موچەکەی ئەوەندە بۆ کە بەشی ژیانی کردو ئێمە ئەمڕۆ لە بەردەم ئیخلالێکی باری ئابووریان کە فەرمانبەرەکە سەیرەکە بە 4-5 مانگ جارێک موچەکەی وەرناگریان دەستی نەکەوت پێشتر نەکە ئێستاش بەو شێوەی
کە ئەیبینین بە لێبڕینەوە و فەرمانبەرەکە واقعەک هاتۆتە پێشەوە کە موچەکەی ئەو نەبارگرانی لەسەر دروست بە بەشی ژیان و معیشەتی ناکە ئێمەمان خاتە بەردەم ئەمریکی واقعەوە کە ئایا لەم حاڵەتەشا بە هەمان شێوە هەمان واقع ئەبێ بەسەر فەرمانبەرەکە جێبەجێ بکەین بە تەکید دقە قانونیەکان هەربێ جێبەجێ بکرێت بەڵام لەو حاڵەتە بە قەناعەتی من دەسەڵاتی جێبەجێکردن ئەبێ بە ئەرکی خۆی هەستێ لە دابینکردنی ژیانێکی مسۆگەر بۆ فەرمانبەرەکە بۆی فەرمانبەرەکە نەچێ ئەو کارە بکات لە دەرەوە ئەمە یەکم دوم هەرچەند ئەمە واش ناکە کە دەسەڵاتی جێبەجێکردن دەستی ببەسێلەوەی کە نەتوانێت مسائلە و لێپرسینەوە لە زۆر باشە دواترە گەڕێمە وڵات باس لەواکەین ئایا لێپرسینەوە دەکرێت بکرێت یاخودنا ئەچمە لای کەمال ئەحمەد بەڕێوەبەری گواستنەوە لە وەزارەتی گواستنەوەی حکوومەتی هەرێم لە هەولێرەوە لەگەڵمان ئامادەیە کاک کەمال سڵاوت لێبێ منەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم هەمیشە باس لەوە دەکرێت کە ڕێژەیەکی زۆر تەکسی لە هەرێمی کوردستاندا هەیە یعنی ئەوەی کە باس دەکرێت ئەوەی کە لە هەرێمی کوردستاندا دەبینرێ لە وڵاتانی تردا بەم شێوە بەرچاوە تەکسی بوونی نییە ئەو مۆڵەتانەی کە بە تەکسی دەدرێت و ئەو ڕێخستنەوانەی کە بۆی دەکرێت و ئەو پلانانەی کە ئێوە هەتانە تایبەت بە تەکسی چۆنە؟ بەڵێ سڵاو لە خۆت سڵاو لە میوانەکەت ئێمە ڕێخستنەوەی تەکسی ئەو ژمارە زۆر تەکسیکە لە هەرێمی کوردستان هەیە وەزارەتی گواستنەوە گەیاندن لە سەرتاوە ئەنی بەو هینە ئەوە نەبووە ینی زەختمان کردووە کە ئەو ژمارە زۆر تەکسیکە لە هەرێمی کوردستانە پێویستە ڕێی بخرێت چاسای بکرێت وەزارەتی گواستنەوە چەندین جار بەنووسرا بە پێشنیار ئاگاداری وەزارەتی ناوخۆ وەزارەتی داری کردووە کە ڕێگا نەدرێت بەو کۆمپانیا کە زیاد لە حەدی خۆی تەکسی داخل بە هەرێمی کوردستان پێ بۆ نمونە ئێستا پارێزگای هەولێر نزیکەی 34,000 تەکسیتیایە پارێزگای سلێمانی 23,000 تەکسیتیایە پارێزگای 12,000 تەکسیتیایە یعنی ئەو ڕێژە زۆر تەکسیە بۆ ئەو سێ شارە بەڕاستی ڕێژی زۆر ینی کۆنتڕۆلکردن و ڕێخستنیان بەڕاستی ئەستەمە لەسەر پێشنیاری ئێمە و لەسەر ڕاستباردی ئێمە وەزارەتی گواستنەوە گەیاند وەزارەتی ناوخۆلەوە لە 2014 بۆ لاوە ئێستا هاوردەکردنی تەکسی ڕاگرتووە سەبارەت بە ڕێخستنەوەی تەکسەکانیش ئێمە وەزارەتی گواستنەوە گەیاندە پرۆژێکمانە پرۆژەی لێدان لۆگۆ شریت و ئارم لەگەر کۆت بۆ سەرجەم تەکسەکان بێڵەکانی دەرەوە و هێڵەکانی ناوە بۆ هەر سێ پارێزگاکە پارێزگای هەولێر سلێمانی دهۆک لە ڕێ وەزارەتمانەوە بە مانجی لەگەر سێ کۆمپانی دارە پرینتینگ لە هەولێر کۆمپانی محەممەد لە دهۆ کۆمپانی کافرۆز سلێمانی کە ئەمان هەرستن بە لێدانی ئەو شریت و لۆگۆ ئارم و کۆدانە بۆ تەکسیەکان و تا ئێستاش پرۆژەکە بەردەوامی هەیە لە پارێزگای هەولێر تا ئێستا نزیکەی 1950 لەزگەر لە تەکسیەکان درراوە لە پارێزگای سلێمانی تقدیری 1200 لەزگری درراوە لە پارێزگای دۆک 1416 لەزگری درراوە ئەوانە کاری وەزارەتی گواستنەوە گەیاندن بەڵێ کاکەمال لەسەر چ بنەمایەک مۆڵەت بە ئەم تەکسیانە دەدرێت کە لە هەرێمی کوردستاندا کار بکەن مۆڵەتی کارکردن دوو جۆرە مۆڵەتەیە مۆڵەتی لێ خوڕنی شوێری ئەو تایبەتە بە وەزارەتی ناوخۆ بەڕێوەبەری گشتی هاتچوو مۆڵەتی کارکردن هێڵەکان ئەوە تایبەتە بە وەزارەتی ئێمە وەزارەتی گواستنەوە گەیاندن ئێمە ئەو سارن ئەو ئۆتۆمبیلانەی کە هێڵیان هەیە لە خەتەکان لە هێڵەکان کار دەکەن لە نێوان هێڵی سلێمانی هەولێر دهۆک هەمووی کارت کاکردیان لەوە لا ئێمە هەیە کارت کاکردیان بۆ دەکرێ و ساڵنە کارتەکانی بۆ تازە کردەوە ڕێک دەخرێن هەموو بە داتا بە ئامار لە وەزارەتمان هەیە بەس ئەو تەکسەکانی ترکە بڵێ تەکسەکانی گەڕۆکەوانی ناوشار تا ئێستا ڕێک نەخراون ئەمەش ئێستا ئەو پرۆژەیە لەبەر ئەوەی پرۆژەمان ئەلان کردووە بۆ ئەو تەکسیان ناوشارش ڕێک بخینەوە و هەموو داتا و ئاماری و داتیان هەیە لە وەزارەتەکەمان و سەرپەرشتیان بکەن ڕێکیان بخینەوە بەڵێ ئێمە لەگەڵ کاک عەبدولقادر باسمان لەوە کرد کە ئەو کەسانی کە فەرمانبەری حکوومەتن بۆیان نییە کاری تەکسی بکەن کاتێک ئێوە کە ئەو مۆڵەتیان لێپرسینەوە لە ئەو شۆفێرە ئەکەن بزانن هیچ کارێکی تری هەیە یاخود فەرمانبەرە لە جەوائیرە ڕەسمیەکاندا بۆ ئەوەی کە مۆڵەتی ئەوەی پێنێن کاری تەکسی بکات خاتون زین چۆن ئێستا ئەو پرۆژەی لۆگۆ شریتە بە چوار قۆناغتیە پەڕێ کە شوفێر دەبێ لەزگە لێبدا ئەبێ سەردانی چوار بنکە بکات چوار دایرە بکات لەوانە یەک لەوانە بەڕێبراتی تۆماکردنی بایۆمەتریە دەچێت لێ بایۆمەتری دەکات لێ بۆ دەرەکەوێت کە ئەو هاوڵاتی فەرمانبەرە یا موچەخۆر یاخود موچەخۆر نییە لێ پژیری دێتەوە موچەخۆر نەبێ و ئاساییە کە کار تەکسی بکات ئەگەر موچەخۆر بێت حتمما ڕێگای پێ نادەن و پژیری ناکەن لە هەمان شێوە دەبێتی سەردانی بەڵگەی تاوان بکات کە بۆی سابقێشی تاوان نەبێتن لێش ئەستۆپاشی بێنێتن و هەل لە هەمان شێوە دەبێت پشتگیری ئاسایشی گەڕێک بێنێ ئەنی هەموو عینەکان تەواوکەری یەکن ئاخر شت کە ئەو ڕێکاران تەواو دەکاتن سەردانی بڕێوەتەکانی گواستنەوە دەکات لێ ڕێکارەکان تەواو دەکات و لەسکەی بۆ لێ ئەدەن و
کارت کاکریت پێدرێ. زۆر باشە کاک کەمال هەندێک لە تەکسیەکان دەبینین ئێستا لە مۆڵەکان و لە سیتیەکاندا هەندێک تەکسی تایبەتیان بۆ دانراوە ئەمانەش لەلای ئێوە دەبێت مۆڵەتی تایبەت وەربگرین یاخود هەر هەڕەمەکیێر کەسێک بێت دەتوانێت بچێت لەو مۆڵانە بوەستێت و کاری خۆی بکات. ڕاست ئەمان لەگەرەوە دیاردێن بەڕاستی دیاردێکی وا هەیە بە تایبەت لە بەردەم مۆڵەکان لە هەولێر لە سلێمانی ئێمە بڕێبەتەکانمان ئاگادار کردەوە کە ئیزرائیل لەگەرم ئەم تەکسیانە کرد چونکە ئەوانە بەبێ کارتکاکردن بەبێ ئەوە هیچ مۆڵکی فەرمی وەزارەتی گواستنەوە گەیانیان نەبێ کار دەکەن بەڵام ئێمە پێمان باش ئەو تەکسیانە هەمووی لە ڕێگای کۆمپانیەکان نووسنگەیەک گواستنەوەی تەکسی تەلەفۆنیان کۆمپانیای گواستن و تەکسی تەلەفۆنی ڕێک بخرێنەوە چونکە ئەو مۆڵەتە لا ئێمە هەیە مۆڵەتی گواستنەوە هەیە مۆڵەتی گواستن درێ بە نووسنگەی گواستنەوەی تەکسی تەلەفۆنی و کۆمپانیەکانی گواستنەوەی تەکسی تەلەفۆنی ئەمە پێمان باشە وەکو هاوشێوەی وڵاتەکان دراوسێ ئێستا بۆ نمونە وڵاتەکان دراوسێمانەوە تورکیا و ئێرانە ئەو تەکسانە هەو بەڕمەشی ئیشە ناکەن ینی چۆنە ئەنی برێن پارێزیش وەکو دەرێت دابەشرا بەسەر 10 زۆن یان 8 زۆن هەر زۆنێک مەکتەبێکی کۆمپانیەکان نووسنگی لێکراوەتەوە تەکسەکان سەر بەو نووسنگیان سەر بەو کۆمپانیان ینی لە ڕێی نیزام ئەپلیکیشنەوە لە ڕێی تەلەفۆنەوە موبایلەوە کاری خۆیان ئەنجام بدەن ئێمەش ئێستا لە هەوڵی ئەوەیدان کە ئەو تەکسیانی کە بەبێ مۆڵەتی فەرمی هەروە بە بەڕەمەشی لە بەردەم مۆڵەکان کار دەکەن ڕێشان بخێنەوە لە ڕێی کۆمپانیای نووسەکانی گواستن تەکس تەلەفۆنی. زۆر باشە دەستخۆش دواترە گەڕێمەوەلات کاکە عەبدولقادر باسمان لە لێپرسینەوە کرد ئێمە وتمان یاسایەکەی لە هەرێمی کوردستان و هیچ مبارڕێک نیە بۆی کە ئەم یاسای جێبەجێ نەکرێت چونکە یاسای و دەبێت وە خۆی کاری بکرێت بەڵام لە هەمان کاتیشدا ئەم باسمان لەو کرد ئەم یاسای لە کاتێکدا دەرچووە کە زروف و بارودۆخی بە تایبەت ئابووری لە هەرێمی کوردستان بەم شێوەیە نەبووە بەڵام لە ئێستادا ڕەنگە زۆر کەس هەبێت باس لەوە بکات کە بەهۆی ئەوەی کە موچەکەی بەشی ناکات ماڵ و مناڵی هەیە کرێخان و ئايات یعنی مبارڕێکی هەیە بۆ ئەوەی کە بژی کاری شۆفێری بکات ئەم مبارڕێرە لە ڕووی یاسایەوە وەرەگیرێت مشرع وەکو عرضم کردی دقیقەکەی هێناوە لە مادە 6 کە ئەگەر ئیسا ئوستاز باسی لەوە کرد کە ئێمە ئەگەر کەسەکەمان نردوو ناوی لە بایۆمەتری هەبوو مۆڵەتی ناهێنێ واتە بەس ئەمە لە ڕووی قانونیەوە ناکۆکە لەگەڵ دقی قانونەکە بۆ ئەگەر ئێمە سەرنج بین پلە 7 پلە 8 پلە 9 پلە 10 چونکە بە مطلقی ئەڵێ کارکردن لە دەرەوە نەیوتۆ شۆفێری تیابیان تیانە بێ کەواتە ئەگەر ئێمە دقەکە بە مطلقی وەربگرین کاتێک کە ئێمە ڕێگە نادەین بە کەسێک کە فەرمانبەرێکی پلە 7 بەرەو خوار بێ واتە پلە 8 پلە 9 پلە دەبێ کەواتە لێرە لەگەڵ قانونەکە ئیشێکمان کردووە کۆک نییە چونکە قانونەکە ئەو مافەی پێداوە ناتوانانی تۆ لە ڕووی دەسەڵاتی جێبەجێکردنەوە ئەو مافە وەربگریتەوە پێشتریش بەڵێن وەزارەتی ناوخۆ بەڵێننامەیەکی بڵاو کردەوە بەسەر هەموو فەرمانبەران ئەو بەڵێننامە لەو ڕوانگەیەوە دروست نییە لەبەرەوەی تۆ مافێک وەرئەگریتەوە لە فەرمانبەرەکە لە کاتێکە فەرمانبەرەکە لە مادەی 6 بڕگەیەکە و مافی پێدراوە واتە مافەکە نەیوت تۆ ڕەزامەندی جیاکە وەربگە ئەسڵانە بەس ئیشعاری بکە بەو ئیشە بۆیە دەستونکردن لە مەشا بە تایبەتی بۆ فەرمانبەرانی پلە 7 پلە 8 پلە 9 لە ڕووی قانونی و بۆ شوێک کە ئوستاز باسی کرد دروست نییە ناکۆکە لەگەڵ دقیقانەکە باشە ئوستاز هەر لەسەر ئەو بابەتە بەپێی ڕێنماییەک تایبەت کرا بەوەی کە ئەو فەرمانبەرانی کە لە دەوائیرەکاندا نابێت کاری تەکسی بکەن یاسا تەنزیم بەڵێ بە پێی ڕێنماییش پلەکان دیاری کراوە یاخود هەر بە شێوەی ئەو پلانە قانون تهدیدی کردووە ئەو بەڵام ڕێنمایەکە کە هاتووە مطلق هاتووە کە مطلق هاتووە خۆ تەزانی ڕێنمایی نابێ مخالیفی نەسی قانون بێ ئەگەر ئێمە بمانەوێ ئەو قانونە بە تەبیعەتی ئەو ڕێنمایە بکەواتە ببێن تعدیلی قانونەکە بکەین واتە ئەو ئیستیثنایی کە لە فەقەرەیەکی مادە 6 هاتووە ئەبێ و کاتە بە دقیقی قانونی دیکە معالەجەی بکەین بە ئیلغاکردنەوەی بیان بە تعدیلکردنی بێ بەڵام تا ئەو کاتەی ئەم دقا بەڵێن تعدیلەکرێ بە قانونێکی تری ئەو دقم سارێ المەفعولە و ئەو دقە بە مطلقی هاتووە نەیوتۆ مەسەرەن ئەم ئیشە ئەگرێتەوە ئیشە ناگرێتەوە ئەڵێ هەر کارێک کە تۆ لە دەرەوەی داوامی ڕسمی بیکە و من ضمنها شۆفێریش بە هەمان شێوەیە کەواتە ئەکرێ ئێمە لەو حاڵەتیانە مەسەرەن لێرە جارێکی تر تۆ فشارێ لەسەر فەرمانبەرەکە دروستەکەیتەوە بە تایبەتی ئەوانەی کە مەسەن لە 7 بەرەو خوارن بەڵام بۆ لە 6 بەرەو سەر کە ئەڕوا بۆ پلەیەکەوانە ئەو کاتە جوازی ئەکرێ وەزیرەکە دەسەڵاتی خۆی بەکاربێنێ مۆڵەتی ناتێ ئەو کاتە فەرمانبەرەکە ناتوانێت ئیش بکە بەڵام ئەمیکیان قانونەکە مافی پێداوە قانونەکە مۆڵەتی پێداوە لەبەرەوە ناتوانانی تۆ بە دقی ڕێنمایەکیان بە دقی قەرارێکی دەسەڵاتی جێبەجێکردن ئەم مافە لە فەرمانبەرەکە وەربگریتەوە بەڵام بەگشتی ئەوەیە ئەم دقانە بە هەمان شێو وەک چۆن تۆ مامەڵە لەگەڵ فەرمانبەرێک کاکەیت و ئیجراتی لەگەڵاکەی ئەمە ژێکێکی ترە لە واجباتی فەرمانبەر کە بێ فەرمانبەر پەیوەست بە یاساکەوە خۆگەر هات و پەیوەست نەبوو بە یاساکەوە بە هەمان شێوە ئەمیش ئیجراتی لەگەڵاکرێت و لێکۆڵینەوەی لەگەڵاکرێت و کێ مافی ئەوەی هەیە سکاڵا لەو فەرمانبەرە بکات طبعا هەر عیلمێک بگاتە دائیرە هەر کەس بێت
بۆ نمونەگەر فەرمانبەرێک باوا بڵین فەرمانبەرێک لە 6 بەرەوسەرە لە 7 بەرەو خوار باس ناکەین فەرمانبەرێک لە 6 بەرەوسەرە هەستاوە بۆ نەکاری شۆفێریەکات ئەم عیلمە بگاتە دایرە ئیتر هەر کەس بیدا هەر کەسێک بیدا دائیرەکەی جیهەی معنیە بەوەی کە لێکۆڵینەوە لێپرسینەوە لەم فەرمانبەرە بکات ئەو کاتە دایرەکەی بەپێی ئەحکامی مادەی حوت و مادەی لە قانونی انزیباتی ئەکرێ لیژەی لێکۆڵ لەسەر فەرمانبەرەکە تشکیلکە لەبەرەوەی ئەمە بەدەقی قانون ڕێگەی لە گیراوە کەواتە مخالفەیەکی قانونی کردووە دایرەکە توانێت اجراتی لەگەڵا بکە بەڵام بۆ لە حوت بەرەو خوار وەکو عەرزم کردی ئەوە یاسادانەر ئەو مافەی داوە بە فەرمانبەرەکە ئێمە ناتوانین بە تالیماتێک کەمالیش ئاماژەی پێکرد کاتێکە مۆڵەت ئەدرێ بە کەسێک کە شۆفێری تەکسی بکات یەکێک لەو ئیجراعاتانی کە بۆی ئەکرێت ئەبێ بزان بایۆمەتری هەیە نەواتە مۆزەفیانە لەم کاتەیە ئەوە ئەخوێنرێتەوە کە ئایا ئەمە دەرەجەکەی چەنە نەخێر ئەو ئوستاز فەرمووی کە بەس موچەی هەبێ باشە ناکۆکە لەگەڵ ئەو بڕگە یەکی مادە 6 قانونی انزیباتیە چکە ئەو لە جێ پۆلی بۆ بە شێوەیەکی باش ڕێک نەخرێتەوە ینی پێویست نیە لەم کاتەیە سەر بەڕێزان وەزارەتی ئەو جهەی کردو ئەو ڕێژە زۆرەی تەکسی لە هەرێمی کوردستاندا بوونی هەیە و لە هەمان کاتیشدا وەک باسمان کرد قەیرانی ئابووری هەیە و فەرمانبەر پێویستی بەوەی کە کارێکی ترکە بۆی پێویست نییە بە شێوەیەکی بەرچاوڕوونتر ینی ڕێک بخرێتەوە ئەو دقی کە مشڕێ هێناوێتی عەدالەتترە لەوەی کە تۆ بە مطلقی هەمووی بخەیتە حکمی یەک هیناوە یەک قەرارەوە واتە لە حەوت کە بەرەو خواری هێناوە مشڕێ مراعاتی حاڵەتی مادی ئەم فەرمانبەرانی کردووە وەکو عەرزم کردی فەرمانبەرەکە موچەکەی ئیسمیەکەی بەرزترین ئیسمیان 206,000 واتە تۆ بیهێنەگەر بە دەرماڵەوە هەموو شتێکی شۆ لە هەندی وەزارەتە دەرماڵەکەمە بچێتە نزیکەی 350 بە 400,000 دینار باشە کاک عەبدولقادر تایبەت بە دەستگا ئەمنیەکان و هێزە ئەمنیەکان دەستگا ئەمنیەکانیش یاسای خۆیانیان هەیە دەستگا ئەمنیەکانیش بە هەمان شێوە ئەوانیش ئەبێ بە موافقەتی مەرجعی خۆیان هەمان شێوە کار لە دەرەوە بکەنیان ئیش بکەن بەکرێ بۆ کەسێکی تر تەنانەت دێمە لە مادەی 33 یاسای ژمارە 4 ساڵی 2008 هێزەکانی ئاسایشی ناوخۆ باسی لەوە کردووە فەرمانبەرێک بەبێ موافقەتی مەرجعی مختصی لە شوێنێکی تر بەکرێ ئیش بکە بۆ مەگەر تەکسیەکەی خۆی نەبی کەسێکی تر بێ یان مەسەرن شاگردی بکە یان کاری بکە ئەوە حکومە درێ بە حەبسکردن واتە لێرە بە هەمان شێوە مشڕێ بەتەکید لە یاسای خاصی خۆیانە هێزەکانی ئاسایشی ناوخۆ هێزەکانی پێشمەرگە بە هەمان شێوە شکلم لەم هێزانە بایۆمەتریان نییە ئەوێ معالەجە بکرێ ئەوە پەیوەندی بە دەسەڵاتی جێبەجێکردو بە وەزارەتی ناوخۆ زۆر باشە دەستخۆش کاکەما لەگەڕم وەلای جەنابەت ئەگەر باسێک لە قەیران و گرانبوونی بنزین بکەین ڕاستە کێشەی شۆفێرانە بە شێوەیەکی گشتی بەڵام بە تایبەتتر شۆفێرانی خاوەنی تەکسی لە بەرەوەی بە حکمی کارەکەیان ئەوان زیاتر پێویستیان بەوەیە کە بنزین بکڕن لەم کاتەیە ئێوە هیچ مافێکتان بەم شۆفێرانە داوە توانیوتانە هیچ سوتەمەنیەک بۆ شۆفێرانی تەکسی دابین بکەن لە ڕاستیدا دابینکردنی سوتەمەنی بۆ شۆفێران ئەوە کاری سەرشی وەزارەتی سامانە سروشتەکانە بەڕاستی کە ئەمە ینی بەڕاستی کاری وەزارەتی گواستنەوە گەیاندن نیە ئەوان بەڕاستی نرخی سوتەمەنی دیاریەکەن نرخی سوتەمەنی تهدید دەکەن ئەنی ئەم بابەتە ڕاستەخۆ پەیوەندی بە وەزارەتی سامانە سروشتەکانەوە هەیە بۆ ئاگاداری بەڕێستان بەڵێ ئێوە هیچ کارێکتان کردووە لەسەر ئەوە بۆ ئەوی بتوانن مافی ئەو شۆفێرانە بەدەست بێنن من کاری وەکو چینە من ینی ئەوان وەزارە دەکەم نازم ئێمە لە وڵاتێکەژین ڕۆژانە ینی ئەو بەرزی سوتەمەنی هەیە ینی سێرەشی مستەقڕنی ئێمە لە بوونی ئەم سوتەمەنی ئێستا کۆمەڵێک پرۆژە پەشی کۆتە وەزارەتی گواستنەوە گەیان ئێستا بۆن منە کۆمەڵ کۆمپانیا هاتوون پرۆپۆزلان تەقدیم کردووە کە سیستەمی پێوەردا بنەوەکو وڵاتانی دراوسێ ینی عادات بۆ ناو تەکسیەکان لەبەر نرخی سوتەمەنی منەتن ئەو پرۆژەیەش ئەو پرۆژە بخێنە بواری کارتان لەسەر ئەوە کردووە کاکەمال کارتان لەسەر ئەوە کردووە کە ئەو پرۆژەیە بخەنە بواری جێبەجێکردنەوە بەڵێ زیاد لە 4 کۆمپانیا اینیان تەقدیم کردو بۆ ئەم پرۆژەیە بەس ئێمە لەبەر نرخی سوتەمەنی نرخ سوتەمەنی جێگیر نییە تۆ ڕۆژانە هەر ڕۆژە نرخێکە یعنی تۆ ناتوانانی ئەو سیستەمە جێبەجێ بکەیت ئەو سیستەمە دەبێت نرخی سوتەمەکەت مستەقر بێ ینی شتێکی کەم سەرکەوێ دابەزێ کە تەسی لەسەر هینەکەنەکە لەسەر پێوەرەکەنەکە تۆ بۆ نمونە کیلۆمەترێک بە 1000 نەردانی بەیانی نرخی بەنز بەرزە بێتەوە تۆ دەبێت دەستکاری ئەو پێوەرە هەم بکەیت دووبارە ینی گرفت دروستەکە بۆ پێوەرەکەش بەڕاستی لەبەر ئەو بابەتەیە ئێستا ئەو پرۆژەیە نەستە بواری جێبەجێکردنەوە لەبەر نرخی سوتەمەنی لەبەر نرخی سوتەمەنی لە هەرێمی کوردستان جێگیر نییە بەڵێ پلانتان بۆ لە مەودواتی دەبێت جنابەت باس لەوە کرد کە لە ئێستادا مۆڵەتی پێدانی تەکسی وەستاوە بەڵام بۆ لە مەودوا پلانی ئێوە چی دەبێت بۆ ڕێخستنەوەی کاری تەکسی لە هەرێمی کوردستاندا
وەکو ئەرزم کرد لە بیداتی بەرنامەکەیە ئێمە ئەو پرۆژەیە بستە دوواری جێبەجێکردنەوە بۆ پرۆژەیە هەموو تەکسەکان دەبنە خاوەن کارتکاکردنی خۆیان و هەموو ڕێک دەخرێنەوە یعنی کێش و جریفت دروست ناکاتن ئەو بەڕاستی کێشە و جریگرف زۆر بوو بۆ نمونە لە نێوان هێڵەکانی ناو خۆی هێڵەکانی دەرەوە بۆ نمونەوانی هێڵ دەرەوە کارتی فەرمی وەزارەتیان هەیە کار دەکەن لە هێڵەکانی دەرەوە ئێمە لەسەر ڕاستپارێ شفێرەکان ئەو پرۆژەمانەوە خستە بواری جێبەجێکردنەوە پێش پرۆژەکەمە ڕاپرسێکمەکرد ناو شفێرەکان ینی کۆمەڵک ئاینەما لەگەڵ شفێرەکان ئینما کرد ئەوان خۆیان پیان باش کە ئەو پرۆژە بستە بواری جێبەجێکردن بۆی مافیان نەخورێ بۆ نمونە کابراک لە هێڵی تەکسی گەڕۆشتی ناو شار ئیژەکاتن بەیانی دەڕۆی هێڵ دەرەوە ئیژەکە بۆی نپسی هێڵ دەرەوەشکە ئەگەر ئەو لۆگۆی لێبدا ئەو شیرتە لێبدا چکە لۆگۆی داخلی لەگەر خەتی خارجی جیایە بۆ نمونە لۆگۆی دەرەوە لۆگەکەی قاوەیە ئەوەی ناو شار بۆ نمونە هەولێر سوورە سلێمانی شینە دووەک ڕەشە یعنی هەر لە دوورەوە دیارەکە تەکسی گەڕۆکە ئەمەلە ینی سەدرەکان توانەوە جابکەنەوە یعنی دەکتەر ڕێگرێک لە بەردەم ئەو شفرانە نە ئەو تەجاوز مافی ئەو بکاتن نە ئەوانی هێڕی دەرەوەش تەجاوز سەر تەکسەکانی ناوشار بکەن هەر بۆژە پرۆژەیە بە گرنگ دەزانی بەڕاستی کە جێبەجێ بکرێ و تەواو بکرێتن بەڵێ دەستان خۆش بێ کەمال ئەحمەد سابیر بەڕێوەبەری گواستنەوە لە وەزارەتی گواستنەوەی حکوومەت هێرم سپاس بۆ ئامادەبوونتان کە لە هەولێرەوە لەگەڵمان ئامادەبوون کاکە عەبدولقادر وەک کۆتا پرسیار بەشێک لە فەرمانبەران ئەبینین لەگەڵ ئەوەی کە تەکسیان پێ نییە ئۆتۆمبیلی تایبەتی خۆیان بەکاردەهێنن بەڵام کۆمەڵێک مۆزەف یاخود کۆمەڵێک مامۆستا لەگەڵ خۆیان هاتوو چۆن پێ دەکەن لە بەرامبەر وەرگرتنی کرێکدا ئەمە ئەچێتە بابی ئەو بابەتی کە ئێمە لە سەرەتای بەرنامەکەەوە باسی لێوە دەکەین کارێکی تر بەتەکید ئەمیش هەر جۆرێکی تر لە داهات کە فەرمانبەرەکە دەستیەکە هەرچەند لە ڕووە قانونیەکەشیەوە ئەو کەسە مەسئولیەتێکی ترەکەوێتە سەرشانی لەبەرەوەی تۆ کە هەندێک کەس بە پارەهێنی و ئەیبەی واتە تۆ لە بری تەکسی ئەیبی کەواتەگەر خوا نەخوازم کەشت ئەم کەسە تووشی حادیسەیەکی یاد چۆ ببێتەوە ڕوبەڕووی کۆمەڵی مەسئولیەتی تری قانونی ئەبێتەوە بەتەکید ئەگەر ئەم کەسە و ئیشە نەکا حتمما ساق تەکسیەکەی کاکە لە دەرەوەی وەزیفەی نییە داهاتێک بۆ ئەو کەسە دروستەبێتەوە بڵین مشڕع دەقەکەی بە مطلقی هێناوە واتە نەیوی تۆ شتێک لە بەرامبەردا تۆ کرێک بالضبط هەر ئیشێ بکات هەر کارێ بکە کە لە دەرەوە داهاتێکی بێ بۆ فەرمانبەر زۆر باشە خوێندنەوەی ئێوە بۆ ئەم یاسایە بۆ لەم و دوات چی بکرێت و ئێمە باسمان لەوە کرد کە چۆن کاری تەکسی لە هەرێمی کوردستان ڕێک بخرێتەوە و بە تایبەت بۆ فەرمانبەرانی جەنابیشتان کە لەو بوارەیە زۆر کار دەکەن بۆ لەم و دوات چی بکرێت بە قەناعەتی منە بێت بڵین مەسئلەی موچەی فەرمانبەر گەر زەمان بکرێت بە تەواوی واتە هیچ کێشەیەکمان نمێنێت لە مەسلەی موچە ئەو کاتە دەسەڵاتی جێبەجێکردن ئەتوانێت ئەوەی کە قانونەکە بە دەقێناوێتی بە تەواوی جێبەجێ بکە و تەنانەت نەکرد تەنها شۆفێری مەسەن لە کۆمپانیەکانە فەرمانبەر هەیە دەوامی بەیانیانی و لەوەی ئیشەکە مەسەن لە مۆڵەکانە لە سوپەرمارکێتەکانە لە شوێنەکانی کێشە بە هەمان شێوە تۆ ئەتوانی ئەوانە مولزەمکەی بە قانونەکەی خۆتەوە بۆەوەی کەسانێکی تر وەکو بەدیل چکێمە سەدان هەزار کەس و گەنجمان هەیە کە بەڵێ خۆی هەر قانونەکە بۆ دروستکردنی ئەو تەوازن و عەدالەتەیە بەڵام ئەبێ ئاگامان لە مافی فەرمانبەریش بە بەڕاستی حکوومەت هێرێم ئەگەی لەو حاڵەتە بێ بۆی بتوانێت ئەو تەوازنش لە دەروی وەزیفە ڕێک زۆر باشە عەبدولقادر ساڵح هاوشکاری یاسایی سپاس بۆ ئامادەبوونتان کە لەگەڵمان ئامادەبوون بەڵێ عەزیزان ئێمە راپۆرتێکی ترمان ئامادەیە دیارە ئەو راپۆرتێک کە لە سەرەتای بەرنامەکەەوە ڕۆی تایبەت بوو بە نرخی بنزین و گرانی بنزین کە تەوەری دووەمی بەرنامەکەمان بوو بەڵام ئێستا راپۆرتێکی تر دەبینین بەیەکەوە دواتر ئەگەڕێنەوە لاتان فەرموون بڕیاری ڕێخستنەوەی کاری تاکسی لە هەرێمی کوردستان دەرکراوە لە سەرەتای مانگی ئابی ئەم ساڵیش بڕیارەکە دەچێتە بواری جێبەجێکردن وەزیری گواستنەوە و گەیاندن دەڵێت مەبەست لە ڕێخستنەوەی کاری تاکسیە وەزانینی و وردەکاری ئەو کەسانەیە کە شۆفێری تاکسین لە هەرێمی کوردستان ئەم پرۆژەی لۆگۆ و کارتی زانیاری و شریتی تاکسیەکان چەندین ئامانجی گرنگی هەیە یەک کەمکردنی جەنجاڵی دوو بە پیشەییکردنی کاری شوفێری تاکسی سێ باگراون چێکی ئەمنی لە ئاسایش و ئەدلەی جنایی و لە مختارەوە بۆ ئەوەی کە بزانین ئەم شۆفێرە کە شۆفێری تاکسیە ئایا شایستەیە کاری شۆفێری تاکسی بکاتن لا دوای جێبەجێکردنی بڕیارەکەی وەزارەتی ناوخۆ کارمەندان و هێزە ئەمنیەکان و پۆلیس و ئاسایش و پێشمەرگە نابێت کاری تاکسی بکەن بەشێک لە شۆفێرانی تاکسیش بڕیارەکە بە گرنگ دادنێن بە تایبەت بۆ ئەوانەی تەنها کاری تاکسی دەکەن و هیچ سەرچاوێشی تری داهاتیان نییە داوا دەکەن لە حکوومەتی ئەو لۆگەیە نەمینێتە ئەو لەزگە بەڕاستی نەمینێتە لە لۆمە بەڕاستی زۆر گرفتی لۆمە دروست کردیا بڕیارەکەش دەرێ هەتا یەکی هەشتا نەکرێ سیارەکەتان عجز دەکرێت لە مەسلحەتی ئەوەیدا کە مەسەلەن بەس ئەوەی ئیش تەکسی دەکا پێشتر ئەوەی شورتە بۆ ئاسایش بوو مەسەلەن مۆزەف بوو ئیش تەکسی دەکرد بڕک زەعیف بوو بەزەگە لۆمانجیەش بتە جدیات ئیشەکە دەبتەوە کابرا ئەگەر معاشەکەی نەبی با تەکسەکەی ئیش بکە
کابرا ئەگە دانێک لە دەوام دەبیتن دانێک تەکسەکەی سرعاتە بەس کابراەک دەکریتن کە تەکسەکەی دەکڕی 24 ساعت دەسوڕێتەوە هەر بێ ئیشبی سفەچێت دەودێتە دەرێ. باگوێرەی ئامارەکان لە هەرێمی کوردستان زیاتر لە 82,000 تاکسی هەیە و ڕۆژانەش گۆڕانکاری بەسەرم ژمارەیەدا دێت بە پێی ستانداردی جیهانی بۆ 250 بۆ 300 کەس تاکسیەکیان بەردەکەوێت بەڵام لە هەرێمی کوردستان بەهۆی زۆری ئەو ژمارەیەوە بۆ 50 کەس تاکسیەکیان بەردەکەوێت. قارەمان زەوهر، کورسات نیوز، هەولێر. دووبارە ئەسڵاوتان لەبێ ئەزان دیارەوەی کە لە راپۆرتەکە بینیمان لێدوانی ئەو شۆفێرانە بوو کە تەکسیان پێ و هەرێکێکیان گلەی و مەعاناتێکی تایبەتی خۆیان هەیە وەک ئێمە لە سەرەتای بەرنامەکەەوە باسمان لێوە کرد کە ڕێگەیان پێ نادرێت کاری تەکسی بکەن و بەهۆی ئەوەی کە فەرمانبەران لە ئێستادا بارودۆخیان خراپە پێویستیان بۆ هەیە کە ئەو کارە بکەن بۆیە پێویستە لە سەرەتاوە و بە پێی یاسا ئەمە جارێکتر ڕێخستنەوەی بۆ بکرێت. بەڵێ ئازانش مەلای تەوری دومی بەرنامەکەمان کە تایبەتە بە قەیرانی بنزین و گرانبوونی بنزین لە هەرێمی کوردستاندا بۆ مەبەستا کەریم عەلی ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەگەڵ ئێمە ئامادەیە. کاک کەریم زۆر بەخێر بێت، سڵاوت لێبێ. سپاس بۆ وەرەستە. با لەو پرسیارەوە دەست پێ بکەین هۆکاری گرانبوونی بنزین لە هەرێمی کوردستاندا چییە بەو شێوەیە کە ڕێژەکەی بەرز بۆتەوە؟ سپاس بۆ بڕێستان دەستخۆش بۆ دەستگای میدیای کورسات بۆ دەدەشۆنی بۆم بابەتە سەبارەت بە گرانبوونی نرخی شتەمەنی بە تایبەتی بنزین لە سنووری هەرێمی کوردستان ئەوکو لە راپۆرتەکەش بینیمان ئەم بابەتە تەنها تایبەتمەندە بە سنووری هەرێمی کوردستان نەک بە ناوچەکانی خوار و ناوەڕاستی عێراق چونکە لە ناوچەکانی خوار و ناوەڕاستی عێراق بە پێی یاسای بودجە و موازنەی عێراقی ساڵانە بڕێک پارە لە بودجە تەرخانەکرێ بۆ پشتیوانیکردنی کەرتی سوتەمەنی و بۆیە سوتەمەنی لە ناوچەکانی خوار و ناوەڕاستی عێراق نرخەکەی جێگیرە. بەڵام لە دوای ساڵی 2014ەوە ئەم پشتیوانیە لە هەرێمی کوردستان نەماوە واتە کەرتی سوتەمەنی بۆتە بازرگانی و بەداخەوە بازرگانیەکیش کە من بۆ خۆم تێبینی زۆرم لەسەرەیە کە بازرگانێکی قۆڕق کراوە و ئەوەندەی حکوومەت کار ئاسانی بە تایبەتی وەزارەتی سامانە سروشتەکان کار ئاسانی بۆ بازرگانان کردووە کە نرخی سوتەمەنی بەرەو گرانبوون و گرانتر بڕوە ئەوەندە کاری نەکردو بۆ ئەوەی کە نرخی سوتەمەنی دابەزێ. هۆکارەکانی گرانبوونی نرخی سوتەمەنی خۆی بنێتە لە کۆمەڵی هۆکار بەڕای ئێمە کە ئەویش قۆڕقکردنی کاری هێنانی سوتەمەنیە بۆ چەند کۆمپانیایەک و هەروەها دەرکردنی چەند ڕێنمایەک لەلایەن وەزارەتی سامانە سروشتەکەەوە کە ئەچێتە خزمەتی کاری کۆمپانیەکانەوە بۆ نمونە ڕێنمایەکیان دەرکردە تازەترین کە ئۆکتانی 93 بێ داخلی هەرێمی کوردستان نەکرێ لە کاتێکە کە ڕۆژانە بەهۆی پشتگیری دوو کۆمپانیاوە لە سنووری سلێمانیە ئەم بەنزینە ئۆکتان خراپانە داخل ئەکرێ و هەروەها قۆڕقکردنی مادەیەکیش بە ناوی مادەی ئۆکتان بەرز کە بۆ دوو کۆمپانیا بە هەمان شێوە و بە پێی بڕیارێکی وەزارەتی سامانە سروشتیەکان کە کاری پشکنین بۆ ئەو مادانە لە دەواازە سنووریەکان ناکرێ و لە ئەبێ لە وەزارەتی سامانە سروشتیەکان بکرێ هەمتری هۆکارە بۆی هەم بنزینی کوالێت خراپ و هەم قۆڕقکردنیش داخل بچێتە بابەتەکەەوە چونکە ئەو بازرگانانی کە سوتەمەنی ئەهێنن بنزینێک ئەهێنن پێچی ئۆکتانەکەی لە خوارنەوە تووسیەوە بێ بۆیە ئەچن ڕەسید لە ئەو دوو کۆمپانیا ئەکردنەوەتەنی بە گڵایەک و دواتر ئەم ڕەسیدە کە ئیکردنەوە ئەمانش ئەچن لە وڵاتی ئێران لە دەستی دوو بنزین ئەکردنەوە ئەو بنزینەی کە ئەیکردن ئەبێتە هۆی ئەوەی کە دووجا قازانج بخرێتە سەری یەک لە هەرێمی کوردستان کۆمپانیا قۆڕقکارەکان دوو لە ناو ئێران بە هەمان شێوە کۆمپانیایەکی قۆڕقکار کە هی کەسێکی ئەفغانیە کە ئەوش بە هەمان شێوە نرخ و قازانجەکە خاتە سەری و ئەمە چەند هۆکارێک و هۆکارێکی تریش ئەو کۆمپانیا مشە خۆرە ناپێویستیانەی کە لە دەواازە سنووریەکان هەن کە بۆ نمونە بار هەڵگرێک لە دەواازەی باشماق داخل ئەبێ هەتاکو دەرەچێت لە دەواازەکە نزیکە 1 ملیۆن دیناری لێوەرەگرێک لە بەتایبەتی سوتەمەنی کە چەندین کۆمپانیای تایە ئەمانە بەس لە زەرر زیاتر سوودیان نییە بۆ نمونە کۆمپانیا هەیە بە ناوی تعقیم مادەیە یاخود ئاوێک ئەپڕژێنێ بە ئۆتۆمبیلەکانە 25 دلاری کەسی کۆمپانیایەکی تر بە ناوی پشکنینی و کۆرۆنا 6,000 بابەتێکی بە ناوی مەنەفێسی گومریکی 6,000 بابەتێکی تر بە ناوی تەسیحەی گومریکی 15 دلاری ئەوێ ئەمانە هەمووی ئەچێتە سەر تێچووی ئەو بنزینەی کە دێت واتە لە پاڕ ڕێنمایەکان و خۆڕقکاری ئەو پارێش کە لە دەواازە سنووریەکان بە هەمان شێوە بابەتێکی تریش ئەم بازرگانانەی کە ئەم سوتەمەنی هێن پێویستە قازانج بکەن ئەو قازانجش ئەچێتە سەری کە قازانجێکی چاودێری نەکراوە واتە ڕێنمایەک لە وەزارەتی سامانە سروشتیەکانەوە نییە بۆ چاودێری نەکراوە کە تۆ ناتوانانی لەو نسبەیە زیاتر بە هەمان شێوە
وێزگەکانی سوتەمەنیش قازانجێگە خەنەسەری یعنی ئەمە هەمووی دواتر بە زیادەوە لەکوێ ئەڕوا لە گیرفانی ئەو فەرمانبەری کە موچەی پێنیە کە هاوڵاتیەکی بێپارەی ئەم وڵاتەیە لە سەر ڕای ئەوانش هۆکاری دیکەش وەکو بۆ نمونە دابەزینی بەهای دیناری عێراقی بەرامبەر دۆلار و هەروەها بەرزبوونەوەی بەهای نەوتیش ئەمیش خۆی دوو هۆکارە کاریگەری ئەبێ بەڵام بەم شێوازەی کە ئێستا ئێمە ئیبینون و تێبینیمان لەسەریە بەم شێوازە نابێ ئەگەر ئەو هۆکارانەی کە من سەرەتا باسم کرد لا ببرێن بە دڵنیاوە نرخی سوتەمەنی دابەزێ. لێپرسینەوە ناکرێت لە کۆمپانیایانە بکرێت کە بەم شێوەیە یاری بە نرخی بنزین دەکەن بە هەر هۆکارێک بێت هیچ لێپرسینەوەیەک نییە بۆ نرخ هیچ لێپرسینەوەیەک نییە بۆ نرخ ئێستا کۆمپانیاکان یاخود وێزگەکانی سوتەمەنی کە ئێمە تێبینی زۆرمان لێ ئێستا لە ناو سنتەری شاری سلێمانیە لە ساڵی 2010 لە ساڵی 2020 نەوت و کانزەکان نووسراوی کردەوە بۆ ئێمەش بۆ پارێزگای سلێمانیش وەکو لیژنەی وزە کە وێزگەی سوتەمەنی پێویست ناکە ناو سنتەری شاری سلێمانیە بۆ پێی بڕیارێکی ئەنجومەنی وەزیرانی ژمارە 56 لە بەرواری 4 یانزەی 2010 دەرچووە هەموو مۆڵەتێکی وێزگەی سوتەمەنی ڕاگیراوە بەڵام ئێستا لەو بەروارە بەدواوە دەیان وێزگەی سوتەمەنی لە ناو شاری سلێمانیە بە نایاسایی دروست کراوە بۆ چونکە چاودێری نرخ ناکرێ و قازانجێکی زۆرەخۆ. باشە ئێوە و هاوڵەکانی ئێوە ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و ئەڵەی تێبینی زۆرمان هەیە بۆ کارتان لەسەر نەکردووە ئەنی ئێوە نوێنەری خەڵکن خەڵک دەنگی بە ئێوەیە بۆ ئەوەی لە کێشێکی وهادا ئەگەر خەڵک ینی هاوڵاتێکی ئاسایی دەنگی بەلایانی پەیوەندیدار نەگا لە ڕێگەی ئێوە بتوانێت کار لەسەر ئەوەکە ئێوە لەگەڵەوەی تێبینیتان هەیە توانیتانە کار لەسەر ئەو تێبینیانە لەبەر ئەوەی تۆڕی بەرژەوەندی کۆمپانیاکان چی لە ئەنجومەنی وەزیران چی لە وەزارەتی سامانە سروشتەکان چی لە ناو پارێزگای سلێمانیشە زۆر فراوان و پاڵپشتێکی بە قوتیان هەیە ئێمە و کۆنجومەنی پارێزگای سلێمانی پێژێت دەرەقەتی ئەم تۆڕەنەین بەڵام ئێمە من وەکو خۆم سەوەکو سەرۆکی لیژنەی پیشەسازی وزە چەند جارێک بەڕێز پارێزگاری سلێمانی نەوت و کانزاکانی سلێمانی و گەرمیانمان بان کردو و سەردانی دەواازەکانمان کردو کۆمپانیامان داوە بە دادگا و هەر بۆ زانیاری بەڕێزیشتان ئێمە سبینێ بە نووسراوێکی ڕسمی وەکو لیژنەی پیشەسازی وزە وەکو سەرۆکایەتی ئەنجومەنیش بانگێشتی پارێزگاری سلێمانی و بەڕێوەبەرایەتی نەوت و کانزاکانی گەرمیان و سلێمانیمان کردو بۆ ئەوەی ئەم بابەتانە بخینە پێش چاوی ئەوان کە خۆشیان زۆر لە ئێمە باشتر ئەزانن بۆ ئەوەی هیچ نەبێ ئەمە لەم بابەتە بتوانین تا ڕادەیە کۆنتترۆلی نرخی سوتەمەنی بکەین من بازرگانانی سوتەمەنی ئێستا گویان لێمە ئەگەر قۆرخکاریەکان لا ببرێەوە ئەگەر ئەو داهاتانی کە لە دەواازەکان هەیە لا ببرێ بازرگان ئەڵێ من بنزینی محەسەن بە 600 دینار داخلی وێزگەی سوتەمەنیەکەم بفرۆشرێ ینی بە تەحەدا ئەیڵێ واتە یەکە ئیداریەکان و وەزارەتی سامانە سروشتەکان و دەواازەکان هاوکارمان بن ئێمە ئەتوانین نرخی سوتەمەنی دابەزێنی بەڵام پێویستە ئێمە بەجددیتر هەموو لایەک بێتەخەت پەرلەمانی کوردستان بێتەخەت و کەناڵەکانی ڕاگەیاندن بێنەخەت کە ڕۆڵی گرنگیان هەیە تا ئێستا هیچ کارێکیان لەسەر نەکردووە تا ئێستا هاتوونەتە خەت بە ئەوەی کە لەسەر ئەوە بکەن بەڕاستی هاوڵاتیان و بەتایبەت شۆفێران لە چاوەڕوانی ئەویان بزانن تاکەی نرخی بنزین بەم شێوەیە ئەبێت بەداخە ئەوی من نەبینم تەنها من نەبێتەوەی ئەوەی باس هەنێک کەس بکرێت تەنها من لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی قسەی لەگەڵ لەسەرەکەم لە پەرلەمانی کوردستانیش بە پەنجەی دەسەژمێرین داواکاری گشتی هەر ڕۆڵی نییە هەربوونی نەما کە سەدرسۆزەکانی ناو ئیدارە و ناو چالاکانی مەدەنی و ناو حزبەکانیش نایەن بینین ینی پشتیوانیشیان نییە ئەگەر بێت و ئێمە بە یەکەوە بینە خەت بە دڵنیایەوە نرخی سوتەمەنیە شێنین بەڵام پێش هەموو شتێک کە ئێمە بنزینەکەمان بازرگانیە پێویستە وەزارەتی سامانە سروشتەکان کار لەسەر ئەوە بکات کە نەوتی ناوخۆی خۆمان بدرێتە پاڵاوگەکانی خۆمان کەواتە پلان هیچ ئەوەی کە بتوانرێت هیچ پلانێک لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران ئەنجومەنی باڵای نەوتوگاز و هەروەها وەزارەتی سامانە سروشتەکان نەبوونی هەیە نە ئەیبینین چونکە ئێمە ڕۆژانە بە پێی راپۆرتەکانی خۆیان لە 450,000 بەرمیل ئەنێرینە دەرەوە ڕۆژانە ڕێژەیەک لەو نەوتەخاوە هەر عقد بکەین و حکوومەتی عێراقی لەگەڵ پاڵاوگەی بازیان و پاڵاوگەی کار لە سنووری هەولێر ئەم بنزینە سعرەکەشی جێگیرەکرێەوە ئەبێتە بنزینێکی مەحەلی ئەو داهاتەیش ناچێتە دەرەوە ئێستا من ئەوەی باسم کرد سەرەتا یعنی بەس لە کەرتی سوتەمەنیان ملیۆنان دۆلارمانەچێتە گیرفانی بازرگانێکی ئەفغانیەوە کە لە کاتێکە ئەمە وڵاتێکن خۆمان نەوت ئەنێرینە دەرەوە یعنی ئەمانە زۆر شتی سەرەتایی و ئاسان نەوتی گەرمیان دەرەهێنەرێ ئەبرێ بۆ هەولێر چیتی ئەچێ لا بدرێتە بازیان و بکرێتە بنزین و لە سنووری سلێمانیا ینی ئیسفادەی لێ بکەین و سوودی لێ ببینی بەڵام بەداخۆ کەرتی نەوت کەرتێکە زۆر ناشەفافە باشە کە چارەسەر هەبێ بۆ نەکرێت ینی ئەوەیە کە بڵێن هیچ چارەسەرێک نییە ینی کە تۆ بتانی چارەسەرت پێبێەوە پلان هەبێ بۆ ئەوی کە بتانی حەلی کێشەیەک بکەیت بۆ نەکرێت ئێستا چارەسەر من ئەلێرە زۆر بە بەسیدی ئەڵێم ئەم شەو چارەسەر بدەنە دەستی من وەکو مەوەساکەریمی سەرۆکی لیژنەی پیشەسازی وزە سبەینە نرخی بنزین جۆرێکی تریلێک
ئەگەر هەم بازرگانێکە کاری لەسەر بکەن قۆرخکارێکە نێلین داهاتی کۆمپانیا مشەخۆرەکانی دەواازەکان نێلین ڕێنمایەک دەرکەین بۆ چاودێریکردنی نرخ هەم بۆ بازرگانەکان هەم بۆ وێزگەکانی سوتەمەنی خۆی داوەزی و هەروەها ئەگەر بێت و ئێمە بەشێک لەن لەو نەوتەی کە دەری ئەهێنین بیدەینە پاڵاوگەکان ئێستا هەر بۆ کوشتێکی نوکتە ئامێز پاڵاوگە لە سنووری سلێمانیە پاڵاوگەی بازیان حکوومەتی عێراقی عقدی لەگەڵی کردووە نەوتی خاوی پێدا بنزین و مشتەقاتەکەی واتۆ بۆ ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراق لە لێدا بە 450 دینار تەنها پیسکردنی ژینگەگە و تێکدانی ڕێگاوبانەکەی بۆ ئێمە ینی هیچ ئیسفادەیەکی ئەی خۆمان ئەو نەوتەی بۆ پێ نەدەین و ئەوە بکەین حکوومەتی هەرێم خۆی بۆ نتوانێت پاڵاوگەیەک دابنێ و وەکو حکوومەتی عێراقی دوو پاڵاوگە دابنێ و ئەم گرێ گۆزەڵە چارەسەرکەین ئێستا بەفرێک لە سنووری باشماق ببارێ بنزین گرانە بێ ینی پلەی گەرمی بەرز بێتەوە بنزین گرانە بێ لە دیوی ئێران خۆپشاندانێک بکرێت لێرە بنزین بۆ ئێمە بکەین ژێر تەسیرا ئەمە لە وڵاتێکین خۆمان نەوتە نێرینە دەرەوە ئەمانە چارەسەری زۆر ئاسانە بەڵام بەداخۆ وەکووتم ئەوانەی کە سوود لە کەرتی سوتەمەنیە بینن کەسانی باڵا دەسن و کەسانی دەسڵاتدارن و لە ناو جونگە ئەساسیەکانی حزبەکانی شابوونیان هەیە پێویستە بە قوتێکی تونتر بەرەگاری ئەمانە بۆستین باشە باسمان لە کوالەتی بنزین کرد یعنی ئەمە ژێکێکی ترە لەو کێشە گەورانی کە بەتایبەت بۆ شۆفێران دروست ئەبێت بۆی کە کاتێک کوالەتی ئەو بنزینە باش نییە بێگومان زیانی دەبێت دوجار بۆ ئۆتۆمبیلەکانیان چاودێری لەسەر ئەمە چۆنە هەروەکو بابەتێک بۆ چاودێریکردنی سوتەمەنی بڵێ ئەو بنزینەی کە بە سەرەتا باسم کرد ئۆکتانی بەرزە ئۆکتانی سەوسیوانە پشکنینی بۆ ناکرێت دەیان جۆری بنزینی سوتەمەنی خراپ بە ناوی ئەمەوە داخل ئەکرێت ئەهێنرێ لە ناوچەیەکە پێوترێت تانجەرۆ لە ساحەنێک ناڕێکخراوەکانی ئەوێ بەڕاستی جێگەیەکە کە من ئەڵێم لەسەر ئەرزا لەوێ وێنەی نەبێ ئەوەنە ژینگەکەی پیس و هاڵاتیژی تیاژە لە سنووری گۆشەیەکی شاری سلێمانیە لەوێ ئەم بنزینە کە مادەی بنزەکە و سەرەتانەکەی 25% تێکەڵەکرێ لەگەڵ نەفتا لەگەڵ مادەی بنزینی دیکە بە شێوازێکی زۆر ناتەندروست و ناژینگەی ئەمە دێتە بازار و ئەخرێتە ئۆتۆمبیلەکان و هەروەها بەڕێوەبەرایەتی نەوت و کانزاکانی گەرمیان و سلێمانی کارمەندی پێویستیان نییە ئامێری پێویستیان نیە ئۆتۆمبیلەکانی خۆیان پێویستی بە سوتەمەنیە بۆی بچن پشکنینی وێزگەکانی سوتەمەنی بکەن کارمەندەکانیان موچەکەی 121 لێ بڕێ ئەبێ لەسەر گیرفانی خۆی بڕە پشکنین بۆ وێزگەی سوتەمەنی بکە ئەمانە هەمووی هۆکارە و هەروەها من لێرەشەوە ئەڵێم بە پێی گرانبوونی نرخی سوتەمەنی هەم چاوەڕوانی خراببوونی کوالێتەکەی شەکەین و هەم چاوەڕوانی دەستکاریکردنی کێلە و پیاوانی وێزەکانی سوتەمەنی شەکەین بۆیە ئێمە لە داهاتووە لەگەڵ نەوت و کانزاکانی ناوچەکان حملەیەکی بەربڵاوەکەین بۆ ئەوەی بتوانین هەم کێلە و پیاوانی عەدادەکان کۆنتڕۆڵ بکەین و هەم کوالێتەکەیشیان پشکنینی بۆ بکەین کەواتە کۆتا قسەی جەنابتان و هیچ مژدەیەکتان پێ بۆ شۆفێران کە بتوانن کۆنتڕۆڵی نرخی بنزین بکەن ئێمە ئەوەی لەسەر شانمان بێ لەگەڵ لایەنە ئیداریەکان ئەیکەین بۆ ئەوەی نرخی بنزین دابەزێنین بۆ ئەوی نرخی سوتەمەنی کۆنتڕۆڵەکەی بکەوێتە دەست یەکە ئیداریەکان و بکەوێتە دەست لایەنە چاودێریەکان و چاودێریکی تند بکرێ بە هەوڵ و ئەوەی خۆمان هەوڵی خۆمانە دەین هەموو هەوڵێکە دەین بەڵام بەداخەوە من لێرۆ ناتوانم وەکو مژدەی ڕاگەێنم هەتاکو و دەسڵاتی ئیداری و سیاسی پشتیوانمان نەبێ و من ئەوەی شەڵی پارێزگای سلێمانی بەردەوام لە کاردا دەبن بەڵێ هەموو هەوڵێکی خۆمانە دەین و من لێرەشەوە ئەڵێم بۆ نمونە ئێستا لە سنووری گەرمیان 15 وێزگەی ڕسمی مۆڵەتدارەیە هەفتای ناڕسمی و بێمۆڵەت هەیە لە سنووری سلێمانیە دەیان وێزگەی بێمۆڵەت هەیە هەر ئێستا لە نزیک دەستگای میدیایی کورسات وێزگە هەیە کە ڕێکلامی زۆر گەورەی بۆ ئەکرێ نایاسایە مۆڵەتی نێژێر و تێل لە سلێمانیا کراوە بە وێزگە ناو کۆڵان کراوە نزیک قوتابخانە کرا ئەمانە لەسەر گیرفانی هاوڵاتی کراوە خاوەنی کۆمپانیا هەیە 5 وێزگەی سوتەمەنی هەیە ئەمە پێویستە ڕێک بخرێنەوە و کۆنتڕۆڵ بکرێن بۆی بتوانین نرخی سوتەمەنی دەستان خۆش بێ کەریم عەلی ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی سوپاس بۆ ئەوەی کە لەگەڵمان ئامادە بوون بەڵێ عەزیزان تەورێم جارەشم کۆتایی هات سوپاس بۆ ڕێک لە میوانەکانم کەمال ئەحمەد سابیر بەڕێوەبەری گواستنەوە لە وەزارەتی گواستنەوەی حکوومەتی هەرێم کە لە هەولێرەوە لەگەڵمان ئامادە بوو عەبدولقادر ساڵح ڕاوشکاری یاسایی کەریم عەلی ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە جەنابیان لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە ئامادەیان هەبوو سپاس بۆ یۆش کاتە ئاستا بینەری بەرنامەکەم بوون تا بەرنامەی داهاتوو بە تەوەرێکی نوێ بە ئەوەی ئازیز دەگەمەوە شاد و بەختەوە